و دەمانەوێت زانیاری زیاتر بە بینەرانی NRT بدەیت. بەناوی خی گەورە سڵاوی خی گەورەش لە ئێوە و سەرجەم کارمەندانی NRT و بینەرانی بە ڕێزی کەناڵی NRT بێ. بەڵێ نۆیەمی فیسیڤاڵی ئەدەبی گوڵعەمبەر ئەمڕۆ دووەم ڕۆژیەتی لە شاری خورماڵ بەڕێوە ئەچێ. سبەینێ عەفوەن دوێنێ کە لە کاتژمێر 10 سەر لە بەیانەوە دەستی بە بەرنامەکانی کرد و ئەمڕۆژ تا کاتژمێر 4 و 5 ئێوارە ئەخایەنێ و کۆتایی پێێت. هەدەف لە ئەنجامدانی ئەم فیستیڤاڵە بەرەو پێشبردننی ڕوتی ئەدەبە توانە و حەزی ئەدەبیە لە ناوچەکەیە و شیرینکردنی ئەدەب لای ئەدەب دۆستان و دۆزینەوەی گەنجینەی ئەدەبی گرنگیدانە بە بەرهەمی شاعیران و هاندانیانە بۆ ئەوەی زیاتر شاعیران و چیرۆکنووسان و لێکۆڵەرەوانی سنوورەکە و هەروەها تەواوی هەرێمی کوردستان خزمەتی بەرهەمی ئەدەبی کوردی بکەن. بەڵێ کاکومێدیانی کامانان ئەو بابەتانی کە لە بواری ئەدەبیە ئێوە گرنگیتان پێداون. ئەو دەزانی ساڵانێکی زۆر پێش ئێستا زمانی هەورامی کە ئێوە فیستیڤاڵەکەتان لە خۆرماڵەوە بەشی زۆری ئەو ناوچەیە با بڵێن بە شێوەزاری هەورامی دەدوێن، ینی هیچ لەم بوارەیەوە گرنگیتان داوە بۆ بابەتە کە بابەتی ئەدەبی هەورامان یا شتێکی لەو بابەتە گرنگی پێ بدەن؟ بەڵێ لەسەر هیچ یەک لە زاراوەکان سانسۆرێک نەبووە. لە دەستپێکردن لە ساڵی 2005ەوە کە فیستیڤاڵی ئەدەبی گوڵعەمبەر ساڵانە ساز دراوە بە شێوەزارەکان جگە شێوەزاری بادینی نەهات بێتە بە دەستمان ئەگەرنا بەڵێ بە شێوەزاری هەورامی منتیقەی هەورامان بە لێکۆڵینەوە بە چیرۆک لە بەردەستمانە هەبوو بەشداریان پێکردووە. ئەم ساڵیش کرمانجی ژووروش بەشداری پێکرد کە کوردانی ڕۆژئاوا بوون بە سپاسەوە لە خزمەتیان نابووین و بەرهەمەکانی خۆیان گەیاندە فیستیڤاڵ و مشارەکەی فیستیڤاڵیان پێکرێ. بەڵێ کاکمە دیارترین ئەو کارانی کە ئەم ساڵ کردتان یا ئەمڕۆ چیتان ماوە بیکەن؟ بەڵێ دوێنێ دوانی وەڕۆکەی لێکۆڵینەوەکان کۆتاییان هات. تاقی ئەمڕۆ ئەم لاینی بەیانی ڕۆژی هەینی لە سەعاتنەوە دەست پێ ئەکرێ بە خوێندنەوەی شیعرەکان کە 15 شیعر سەرکەوتون لە تەواوی هەموو ئەو شیعرانەی کە بەردەست ئێمە گەیشتوون. دوانی وەڕۆژ تایبەت دەبێ بە خوێندنەوەی چیرۆکەکان کە لە کۆی 14 چیرۆک 8 چیرۆک ئەخوێنرێنەوە. پاشان مەراسیمی کۆتایی دەست پێ ئەکات و ئەنجام ئاشکراکردنی خەڵاتەکان دیاریەکرێن. بەڵێ کاکومێت خەڵاتەکان چۆن دیاریەکرێ پێدانی خەڵات بەو کەسانی کە سەرکەوتون لەلایەن کێوە لەلایەن چ لیژنەیەکەوە پێشکەش بە کەسانی سەرکەوتوی ناو فیستیڤاڵەکە دەکرێت؟ مەڵێ ساڵانە ئەم بەرهەمانەی کە وەرگیراون لە هەر سێ بواری شێعر چیرۆک لێکۆڵینەوە لیژنەی تایبەت و هەروەها بە ئەزموندار کاریان کردووە لە هەڵسەنگاندنی بەرهەمەکانە. ئەم ساڵیش بە هەمان شێوە لیژنەی لێکۆڵینەوە هەیە و لیژنەی شێعر و چیرۆک ئەمانە لێکۆڵینەوەیان بۆ کراوە خراوەتە بەردەست لیژنەکان و دواتر ئەنجامەکان گەڕێنراوەتەوە لای ئێمە و ئێمەش ناوەکانمان جارێکی تر ینی ناوەکان نهێنی بوون تەنها لای بەندە و کەسێکی تر هەمووی نێراون بۆ سلێمانی کە لەوێ لیژنەکان لەوێ زیاتر دانیشتون و خەڵکی ئەو دەڤەرن بۆیە لەوێ هەڵسەنگاندنیان بۆ کرا و دواتر نەتیجەکان گەڕێنراوەتەوە بۆ ئێمە و ئێمەش بە ئەو پەڕی پاراستنیانەوە بە ئەو پەڕی یعنی تەحەفوظ بە ناوەکانیانەوە کراوە و دواتر خراونەتەوە لای بەرهەمەکانی خۆیان. بەڵێ کاکمێز فیستیڤاڵی ئەم ساڵ چ جیاوازیەکی هەبوو لەگەڵ ساڵانی ڕابردوو؟ بەڵێ ئەوەی ڕاستی من خۆم هەستم پێکرد بێ ساڵانە ئەم فیستیڤاڵە کە لە سەرەتاوە سازگرا تەنها ناوچەی هەورامان و ناحەی خورماڵ و سنووریە گرتەوە دواتر فراوان کرا بۆ شارەزور و پارێزگای سلێمانی لە چوارەمینە پەلی هاویشت و گەیشتە پارێزگای هەولێر و کەرکووک دواتریش لە فیستیڤاڵی پێنجەمینە
ڕۆژهەڵاتی کوردستان لەوێەوە بەرهەم وەرگیراوە ئەم ساڵیش بە خۆشحاڵیەوە ڕۆژ ئاوای کوردستان چەندین شاعیر بە وەلێکۆڵەر بەشداریان کردو و بەرهەمەکانیان گەیاندووەتە دەستی ئێمە ئەوەی جیاواز بێ لە ساڵانی ڕابردوو تەنها مجرد بەشداریکردنی شاعیران و لێکۆڵەرەوانی ڕۆژ ئاوای کوردستانە. بەڵێ کاکمێت حەزەکەم بۆ بینەرانی نارتیەوە ڕوون بکەیتەوە کە بۆچی خورماڵتان هەڵبژاردووە لەو ناوچەیە بە تایبەتی وەک دەزانی کە ئاڵەبژە پارێزگایە و ڕوونکردنەوەمان بیتێ بۆ خورماڵتان هەڵبژارد بۆ فیستیڤاڵەکە. بەڵێ بیرۆکە و سەرهەڵدان و لەدایکبوونی ئەم فیستیڤاڵە ڕاستی لە دەستی ئەو گەنج و کەسایەتیانە بووە کە لەم سنوورەیە ئایشیان کردووە ینی یەکەم هۆکاری سەرەکی ئەوەیە ئەوان دەست پێشخەریان کردووە لە ساڵی 2005ەوە ئیتر ڕاستی پێیان باش بووە لەبەر ئەوەی ئەم ناوچەیە و تەواوی محافەزەی سلێمان و بەتایبەت پارێزگای هەڵەبجەش دەوڵەمەند بووە لە شاعیران و نووسەران لێکۆڵەرەوان لەبەر ئەوە خزمەتێک بێ بەمانە و دەرخستنی توانا و بەهرەکانیان بێ ئەو بەهرانەی کە ون بوون بۆ ئەوەی جارێکی تر بناسرێنەوە بە خوێنەران و هەروەها ئاشنا بکرێنەوە بە ئەدەب دۆستان بۆیە خەم خوراوە بۆ ئەم بوارە و لێرەوە لەدایک بووە و پێشمان باشە وەکو دانیشتوانی ئەم ناحەی خورماڵ هەر لێرە بمێنێتەوە چونکە بیرۆکەکە لای خۆمان بووە و بەم شێوەیەش تا ئەو کاتەی ئیمکان بێت بەردەوامە بین لە خزمەت شاعیران و نووسەران و لێکۆڵەرەوانە. بەڵێ کاکمێت قەرانی دارایی کاریگەری لەسەر زۆر بواری گشتی کردووە لە فیستیڤاڵەکەی ئەوە هیچ کاریگەریەکی هەبوو؟ بەتەئکید بەڵێ لە ساڵی 2005ەوە تا ساڵی 2011 ئەم فیستیڤاڵە ڕێژکەی خۆی بەرنەداوە ساڵانە ئەنجام دراوە بەڵام بەهۆی وەکو جەناب داماژەت پێکرد وەکو بەهۆی قەیرانی داراییەوە ماوەی 2 ساڵی 2012-2013 وەستێنرا نەتوانرا ئەنجام بدرێ بەڵام خۆشبەختانە ئەم ساڵ جارێکی تر بە هاوکاری سەرۆکی پەرلەمان و هەروەها چەندین کەسایەتی و بەڕێزی تریش هاوکاریان کردین و هەروەها بە مادی و معنەوی پاڵپشتمان بوون بۆ ئەوەی جارێکی تر ئەم فیستیڤاڵە بخێنەوە سەر ڕێشکە و ڕەوتی خۆی. بەڵێ کاکمێت ئەگەر ئەمڕۆ کۆتا ڕۆژی فیستیڤاڵەکە بێ لەمڕۆ کە کۆتاییە بۆ ساڵی داهاتوو پرۆژەتان چییە؟ چۆن داواکەن کە بابەتی ناوچەکانی تر بێنن؟ تو خۆت باست لەوە کرد کە ئەم ساڵ ڕۆژاوای کوردستان تیایدا بەشدار بوون پرۆژەتانە بێت کە ساڵی داهاتوو کوێی تر بانگێشتکەن بۆی بەشدار بن لە فیستیڤاڵەکەدانە؟ بەڵێ ڕاستی ئەوەی لە ئەستۆی ئێمەیا بێ ڕاگەیاندن و هەروەها دانانی مەرجە لە ناو فیستیڤاڵەکەیە و ئەوەشم بیر چوو حەزەکەم لێرەوە ئاماژەی پێبەم ساڵانە تا 2009 فیستیڤاڵەکە تەنها بە شێوەزاری زمانی سۆرانی لەهجەی سۆرانی و هەروەها هەورامی بووە بەڵام دواتر کرمانجی ژووریشی بۆ زیادکرا سەرەتای هەموو ساڵێکیش ئیتر هەنگاوەکان و دەستپێکردنی فیستیڤاڵەکە دەستی پێکردووە ئەم ساڵیش بەویستی خوای گەورە بەو شێوەی کە ئیمکان بێ بتوانین لە سەرەتای ساڵی ئایندەوە جارێکی تر و چەندین بەڕێزی تریش کە دوێنێ وەکو بەڕێوەبەرەتای ڕۆشنبیری هونەر لە هەڵەبجە جەختیان لەسەر ئەوە کردەوە کە ساڵی ئایندە بتوانین پێکەوە بە جوانترین شێوەز و بە ئەدەبیاتێکی بەقووەتر و بەهێزتر فیستیڤاڵەکە بەردەوام بێ و بەردەوامی پێ بخشی. بەڵێ کاکمێت ئێوە ئەم ساڵ کە ئەم فیستیڤاڵەتان کرد ینی هەڵەبجە پارێزگایەوە پارێزگاریە و زۆر گرنگی بەوە دەن کە لە ڕووی ئیداریەوە شارەکە پێش بخەن هیچ کاریگەری هەبوو بەسەر فیستیڤاڵەکەتانەوە؟ بەتەئکید بەڵێ من لێرەوە سپاسی پارێزگای هەڵەبجەکەم کە زۆر بە ڕحابەی سەدرەوە زۆر بە شێوەیەکی برایانە هات بەدەممانەوە بەڵام بەهۆی مەوعیدێکەوە کە لەوانەیە بۆی نەکرا ئەگەرنا خۆی زۆر حەزی کرد کە ئامادە بێ وتەی هەبێ لەسەر داوای خۆی وتەشمان بۆ دانابوو بەڵام بەهۆی هۆکارێکەوە نەتوانرا خۆی ئامادە بێت.
بەڵێ زۆر سپاس بۆ مێت کەمال سەرپەرشتیاری فیستیڤاڵی ئەدەبی گۆڵانبەر سوپاس بۆ تۆ کە ڕاستەوخۆ لە خورمانەوە لەگەڵمان